بۆم ڕێژ پرسی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حیزبێکی سۆشیال دیموکرات کا لە ساڵی 1975 ئەم حیزبە بیرۆکا و دواتر کۆکردنەوەی لەلایەن حەوت کەس لە شۆڕژگێڕان لە سەرکردەکان وەکو دەستەی دامەزرێنەرانی ئەم حیزبە دامەزرا. دیارە لە دوای ئەو بۆشاییە سیاسی لە دوای شۆڕشی ئەیلول لە کوردستان سەری هەڵدا و ئەو شکستەی لە دوای شۆڕشی ئەیلول یاخود پێش شۆڕشی ئەیلول لە کوردستان بوو. مامجلال سەرۆک مامجلال بیرۆکەی دامەزرانی حیزبێکی نیشتیمانی شۆڕژگێڕی هێنایەوە بەرباس بۆ درێژەدان با شۆڕش لە هەرێمی کوردستاندا و هەروەها کۆکردنەوەی ئەو فکر و ئایدیا و بۆ چوونە جیاوازانی کە لەو سەردەمەدا بە گرنگ زانراوە بۆ دروستکردنی حیزبێک تاوکو بۆشاییە سیاسیەکان و درێژە بە خەباتی سیاسی بدرێت لەو ڕێگەیەوە. لە ساڵی 1975 ساڵ بەر لە ئێستا ئەم حیزبە لە بە دامەزراندن یاخود لە ژێر هەژمون و سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆک مامجلال لەگەڵ چەند کەسایەتێکی گرنگی سیاسی شۆڕژگێر لەو سەردەمەدا دامەزرا. دیارە بەدەر لا سەرۆک مامجلال کە یەکێک بوو یاخود خۆی وەکو بڵێسەی دروستبوونی ئەم حیزبە لە ساڵی 1975 با کەسی یەکەمی حیزبەکەدا دەمرێت. چەند کەسێکی دیکەش لەگەڵ ئەودا یەکێک بوون لە ئەندامانی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان هەریەک لە نەوشیروان مستەفا ئەمین، هەروەها دکتۆر فواد معسووم و کە هەروەها دکتۆر کەمال فواد و عومەر شێخموس، عادل مراد و عەبدوڕەزاق فەیلی و هەروەها هێروخانیش هەر لە سەرەتای دروستبوونی ئەم حیزبەوە هاوشان و هاوکار بووە لەگەڵ سەرۆک مامجلالدا بۆ دروستبوونی ئەم حیزبە شۆڕژگێڕە. لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو و ڕۆڵی لە ئێستادا و کاریگەری لە ساحە سیاسیەکە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا لەگەڵ بەڕێز ئاسۆ مەمەندکا بەڕێزیان کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ لا کەرکووک و میوانی ئێمە گفتوگوێم بابەتە لەگەڵەوەدا دەکەین. کاک ئاسۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێت سەرەتا تیشکێک بخەینە سەر ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان، قۆناغە جیاوازەکانی شۆڕش و کایی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاکو ئێستا چ گۆڕانکاریەک لەو سەردەمەدا دروست بوو کە ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان درێژەی پێ بدات؟ بەڵێ کاگا سۆگەر گوێبیستی دەنگی منی دووبارە سپاس بۆ ئامادەبوونت. دیارە کاک ئاسۆ گوێبیستی دەنگی من نییە، دواتر کە ئامادە بوو لەسەر بابەتەکە گفتوگەی لەسەر دەکەم. دیارە لە دوای شۆڕشی ئەیلول و بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە سیاسی لە دوای شۆڕشی ئەیلول لە کوردستاندا دروست بوو، سەرۆک مامجلال بیرۆکەی دروستکردنی حیزبێکی نیشتیمانی شۆڕژگێڕی لەو کات و سادەدا با بیرۆکەیەکی دروست و گرنگ زانی و ئەو بیرۆکەیە بەرئەنجام و کاریگەریەکەی لەمڕۆدا دەردەکەوێت دروستبوونی حیزبێکی شۆڕژگێڕ و خەباتگێڕ و سۆشیال دیموکرات بوو کە ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە ساڵی 1975. دیارە لەگەڵ ئەوەی کە سەرۆک مامجلال بیرۆکەکەی بۆ دروست بوو و ئەم حیزبە لە کۆمەڵێک شۆڕژگێڕ و لە کۆمەڵێک خەباتگێڕ و کۆمەڵێک کەسایەتی سیاسی ئەو سەردەما دروست بوو. لەگەڵ ئەمەشدا هاوکاری هەبوو بۆ ئەوەی درێژە و بناغەیەکی تۆکم و گونجاو بۆ حیزبەکە دەسەبەر بخرێت و پێک بهێنرێت. هەریەکە لە نەوشیروان مستەفا ئەمین، هەریەکە لە بەڕێز دکتۆر فواد معسووم و کەمال فواد و هەروەها عومەر شێخموس و عادل مراد و عەبدوڕەزاق فەیلی و خانمی یەکەمی عێراق لە ڕابردوودا هێرۆخان ڕۆڵیان هەبوو لە دروستکردن و بناخدانانی یەکێتی نیشتیمانی کوردستان. تا ئێستایش حیزبی یەکێتی یەکێکە لە حیزبە دیارەکان لە هەرێمی کوردستان لە عێراقدا کە بناغەیەکی تۆکمەی هەیە. ئەم حیزبە درێژە پێدەری خەباتی شۆڕژگێڕان سەرکردەکانی ڕابردوو دەستەی دامەزرێنەرانی ڕابردوون. یەکێتی نیشتیمانی کوردستان 48 ساڵ لە درێژە پێدان و لە خەبات لە کای سیاسەکەدا بەردەوامی هەیە. هێشتا ئەو حیزبەیەکە بە حیزبی سەرەکیدا دەمرێت لە هەرێمی کوردستاندا، لە عێراقیش بە هەمان شێوە پێکاتاوە سەرکردە سیاسیەکانی تایبەت لە عێراق حیزبەکان هێشتا یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەکێک لە حیزبە گرنگەکان دادرنێن لە عێراقدا. دیارە پێگەڕۆڵی سەرۆک مامجلال بەدەر لەوەی کە
سەرۆکی حیزبەکە بوو لە ڕابردوودا کاریزما و کەسایەتی سەرۆک مامجەلال درێژەی هەبوو بۆ ئەوەی کە کاریگەریەکی تۆکمەی هەبێت بۆ درێژە پێدان بە خەباتی ئەم حیزبە. مامجەلال لە ماوەکانی دەست بەکاربوونی لە ماوەکانی کاری سیاسی و کاری سیاسی و تەنانەت سەرۆکایەتیشی لە بەغدا وەکو سەرۆک کۆماری یەکەمین کەسایەتی کورد وەکو سەرۆک کۆماری عێراق تا ئێستایش کاریزما و کەسایەتی سەرۆک مامجەلال بە نمونە دەهێنرێتەوە. هێشتا سەرۆک مامجەلال با ڕۆحێکی زیندوو لە نێو عێراقا تەنانەت لەسەر ئاستە نێودەوڵەتیەکەیش ناو دەهێنرێت. دیارە خەباتی سەرۆک مامجەلال تا ئەم ساتە بەرز دەنرخێنرێت. سەرۆک مامجەلال یەکێک بوو لەو سەرکردانەی کە لە نێو کای سیاسیەکەدا لەگەڵ تەواوی پێکاتەکان نەتەوە جیاوازەکانی عێراق تەنانەت لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش گرنگیەکی زۆری بە پێکاتەکان گرنگێکی زۆری بە گەلە جیاوازەکان دەدا وای کردبوو بە شێوازە دیبلۆماسیەکەی بە حکومیەوەیشی کە خۆی کەسایەتێکی قانونی بوو و بڕوانامەی لە یاسەدا هەبوو زۆر باش شارەزای یاسا تایبەتەکانی عێراق بوو لەسەر ئاستی نێودەوڵەتی. سەرۆک مامجەلال ساڵا هەتاوەکو دو ساتەکانی تەمەنیشی ئەو گرنگی بە یەکسانی ژن و پیا و بە یەکسانی گەلان و پێکاتەکانی عێراق دەدا. سەرۆک مامجەلال بە دیبلۆماسیەتی خۆی بە سیاسەتی حەکیمانی خۆی توانی بووی تەنانەت دوژمنەکانیشی نەیارەکانی کورد و عێراقیش بە شێوەیەکی هاوسەنگ مامەڵا لەگەڵ پرسی کووردا بکەن. دیارە لە دوای 48 ساڵ کە ئەمڕۆ یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، یەکێتی لەسەر هەمان خەبات و شۆڕشی خۆی ماوەتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان تاکو ئێستاش گرنگی بە پێکاتەکان بنێتەوە جیاوازەکانەدا. دیارە لەسەرم بابەتە دەگەڕێمەوە لای بەڕێز ئاسۆمامەند کاگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و میوانی ئێمەیە. کاک ئاسۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت دووبارە داوای لێبوردنەکە ئەو کێشەی کە ڕوویدا گوێویستی دەنگی جەنابەت نەبووین. دەمەوێت بەر لە هەموو شتێک لەسەر ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتاکانی دروستبوونیەوە و ئەو ئینتیمای نیشتیمان پەروەریەی کە هەیبوو لە دروستبوونیەوە تاکو ئێستا چی بەدی دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا توانیویەتی ئەو ڕۆڵی کە لە سەرەتاکانی دروستبوونیدا هەیبووە بیپارێزێت؟ زۆر سپاس بۆ ئێوە ساد نیوز و هەر لێرەشەوە پیرۆزبایی 48 ساڵی دامەزراندنی یەکێتی و هەر لێرەوە سڵاو بۆ ئارامگەی ڕەوانشاد سەرۆک مامجەلال دەنێرین و هەر لێرەشەوە سڵاو ڕێز بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان پێشمەگەدێرینەکان زیندانانی سیاسی کەمەندامان سەردەم چین و توێژەکانی خەڵکی کوردستان مانی کوردستانیان لێ پیرۆ دەکەین. هەروەکو بە خۆ دامەژت پێدا دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژێکە بەڕابەرایەتی سەرۆک مامجەلال دامەزرا کە باڵی ناومێدی کێشا بوو بەسەر کوردستان و عێراقا و ناحەزەکان دژمنانی گەلی کورد پێیان وانە بوو جارێک کە حرەکەی کوردی بەرپا دەبێتەوە بە شێوازێک پێیان وابوو کە حرەکەی کوردی دروست ناتەوە. لەو ڕۆژەدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە پەنجەی دەست دەژماردران بڕیاری دامەزراندنی حزبێکی تازە و یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنەوە توانی لە ماوەی چ کووردا چ لە ڕووی خەباتی چەکداری چ لە ڕووی خەباتی نهێنی تەنزیمات توانی لە سەردەم ناوچەکانی کوردستان گەشەی پێ بدا و لە مێژووی خۆیان لە پێناو میلەتەکەمان لە پێناو ڕوبەڕووبوونەوەی دیکتاتۆری خوێن و قوربانیەکی زۆری بەخشیوە و شەهیدەکان و سەرکردەکانمان شایەدی ئەوە دەدەن و هەمووشمان نەزانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە حیزبی شەهیدان ناسراوە و هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی هەبووە و سەرۆک مامجەلال چ لە سەردەمی شاخ چ لە سەردەمی دوای ڕاپەڕین چ لە سەردەمی دوای کۆتایی هێنان بە ڕژێمی دیکتاتۆری و عێراقی تازە دیسان هەمومان نەزانین کە سەرۆک مامجەلال چ ڕۆڵێکی هەبووە و بەداخەوە کە مامجەلال بەجێهێشتین بۆشاییەکی گەورەی دروست کردو بوو چ لە عێراق لە دنیا لە کوردستان و لە
ناوچەکەش بەڵام خەرمانێکی گەورەی بۆمان بەجێهێشتووە. تو باسی ئاماژەت بە شتێکدا ئەمڕۆ لە شاری کەرکۆک یادی 48 ساڵەی دامەزراندنی یەکێتیەکەینەوە سەر ڕای ئەوەی کە پێم وایە دەستگاکانی ڕاگەاندن پەخشیان کردووە چ جەماوەرێکی سەوزپۆش هاتوون یادی دامەزراندنی یەکێتیەکەن. ئەمە خەرمانەکەی سەرۆک مامجەلالە و ئەمە بەبێ جیاوازیش ئەمڕۆ بینیمان عەرەب، تورکمان، کورد، ئاشووری هاتوون یادی دامەزراندنی یەکێتی و بە خۆیان تاکیدیان لەوە کردوێتەوە کە ئەمە حیزبی سەرۆک مامجەلال و حیزبی ئێمەیە. بۆیە هەمیشە سەرۆک مامجەلال باوەڕی بە پێکەوەژیان و تەبایە و برایەتی هەبووە و لەو پێناوەشدا هەمومان نەزانین ینی ئێستا لە ناومانێ چکە لە نێشی باشە کاگاسۆ ئەمە وەکو سەرۆک مامجەلال کاجناب بەباسی لێوە کرد لە ئێستادا سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حیزبە سەوزەی کە جەناب بەباسی لێوە دەکەیت وەکو میکانیزمێکی سیاسی نوێ خەباتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ جەماوەرەکەی لە ئێستادا چییە؟ بەدڵنیاییەوە وەکو پێشووترش باسم کرد خەرمانەکەی مامجەلال و ڕێبازەکەی دەبێ ئێمە باشترین وەفا باشترین دڵسۆزی بۆ خوێنی شەیدان بۆ سەرۆک مامجەلال دەبێ ئەم حیزبە گەشەی پێ بدەین و بەهێزی و بەهێزتری بکەینەوانە و ئەمڕۆژ دەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوانەی ڕابردوو چ لەسەر ئاسی عێراقتر لەسەر ئاسی کوردستان چ ڕۆڵێکی هەبووە تەنانەت لە پێکەنانی حکوومەتی عێراق هەم ڕۆڵی بابڵ سەرۆک بابڵ و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم عملیای سیاسیە لە دروستکردنی ئەم حکوومەتی عێراقەوە تەنانەت لە ئەو چێشانەی لە هەرێمی کوردستان هەبووە هەمیشە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دیار و بەرز نرخێنراوە و ئێمە جارێککە ئەوەی کە پەیوەندی بە وەزعی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەیە بەڵێ کۆمەڵێ بەرنامەی تازە هەیە و هەنگاوی تازە هەیە بەڵام هەمیشە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵقوڵاوی ناو جەماوەری خۆڕاگری کوردستان بووە جەماوەری تێکۆشەر بووە و ئەگەر لێرە و لەوێ نیگەرانیە گلەیەکیش هەبێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی لە توانایدا هەبێت بە سایلێکی تازەوە بە شتێکی تازەوەی پەیوەندی بە گەنجان بە ژنان بە پێکەوە ژیان بە تێکۆشەرەکان بە ئەوانە هەموو بەرنامەی هەیە هەوڵەدا ئەم یەکێتیە لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ و لەگەر بەرەی گەلا بێت. باشە کاک ئاسۆ دروشمەکانی سەرەتاکانی دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە دروشمەکانی وەکو حیزبێکی سۆشیال دیموکرات دەکەوت تا لە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن کار بەم دروشمەی دەکات بۆ ئەم سەردەما؟ بەڵێ بە خۆتان نەزانن ئەو ڕۆژێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سەردەما لە چ قۆناغێکی سەخت بوو ئەو دروشمانە و هەڵگری ئەو دروشمانە بوو دیارە قۆناغێکی زەحمەت و دژوار بوو ئاسان نەبوو ئەو دروشمانە ڕۆ بۆیە من پێم وایە سەرۆک مامجەلال لە سەرەتای دروستبوونیەوە لە سەردەمی شاخ ئازادی ڕادەربڕین دروشمی پێکەوە ژیان کۆمەڵێک هەنگاو ئەو کاتانێک کە لە سەردەمی شاخ بوو هەنگاوی بۆ ناوە لە دوای ڕاپەڕین و پرۆسەی ئازادی عێراقشەوە دیسان بە هەمان شێوە بینیتان یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیا بن یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان ڕێبازەکەی بەرنامەکانی سەرۆک مامجەلال درێژە بە ئەو دروشمانەی دەدات و لێرە و لەوێ ئەگەر کەمونکۆڕیەکە بێ هەم بێ ئەگەر نیگەرانیەکە بێ هەوڵە دەین ئەوانەش ساک بکەینەوە و بەو نەفەسە و بەو ئاستەی کە بابڕین سەرۆک مامجەلال وەکوتم خەرمانێکی بۆمان بەجێهێشتووە دەبێت درێژە پێدەری ئەو خەبات و ئەو بەرنامانە ئەو دروشمانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامجەلال بێت. باشە لە قسەکانی پێشترێ باس لە پێشوازی و یادکردنەوەکەی ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی وەکو ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد لە کەرکووک سەرۆک مامجەلال گرنگی زۆری بە پێکاتەکان بە تایبەت بە کەرکووک دەداکە لە تەواوی دەرکەوتنەکانیدا کەرکووکی بە قودسی کوردستاندا دەنا ئەمەوێت بزانم لە ئێستادا چۆن یەکێتی گرنگی بە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان یاخود ئەو ناوچانەی کە لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانان چۆن گرنگی بەم ڕێبازی سەرۆک مامجەلال دەدات بۆ ڕازیکردنی دڵی جەماوەرەکەی لەو ناوچانەیە؟
ئێوە بە خۆتان نزانن ئێمە زۆر هەموو دنیا ئەوانەی لە دەرەوەی یەکێتیش باز لەوە دەکەن کە لە دەستدانی سەرۆک مامجەلال بۆ کوتم بۆ عێراق بۆ کوردستان بۆ ناوچەکە و بۆ خودی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بۆ ئێمەی کەرکوچیەکان یان بۆ ئەندامان و لایەنگریان بۆ پێکاتەکانی کەرکوچیەکان 100,000 خەسارەتێکی گەورە بوو بەڵام بە خۆتان دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک مامجەلال هەموو کاتێک سەر ڕای سەرقاڵی کە ئەو کاتانی سەرۆک کۆمار بووە سەرقاڵی دیکە بووە هەموو بەشێک کاتەکانی خۆی تەرخان کردووە هەوڵی داوە لەگە چین و توێژەکانی کەرکووکەوە ئەگەر بە مێژووی دوای پرۆسی ئازادیەوە دابچینەوە کە سەرۆک مامجەلال چەند سەردانی کەرکوچی کردێ چەند بە چەندی شەو بە هەفتە ماوەتەوە لەگە چین و توێژەکان کۆبنەوەی کردووە و هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان و چۆن کەرکوچیەکان لە سەردەمی شاخ لە قوربانیدان لە تێکۆشان لە خوێنبەخشین درێغیان نەکردووە و لە دوای پرۆسەی ئازادی کە عملەیەکی سیاسی بووە کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگ یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارە واضح بووە بۆیە ئەم خەرمانەی کەس نەکاتەوە ساحبی ئەمام خەرمانەی سەرۆک مامجەلال بووە کەرکوچیەکان هەمیشە دڵسۆزیان بۆ ڕێبازەکەی سەرۆک مامجەلال بۆ یەکێتیەکەیان درێغیان نەکردووە و ئەمڕۆژ کە پێم وایە پێشوازیەکی ئاسایی بووە کە وەکو سنوورەکان دیکە کە پێم وایە لە سەردەم مەڵبەند و وەرگانەکان دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوازیان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە بەڵام جیاوازتر ئەمڕۆ بینیمان لە کەرکووک ئەم ماوەی کە دانراوە ئێمە ماوەکەمان لە 10 بۆ 12 دانابوو لە سعات 8 بەیانەوە زەماوەری خۆراگر هاتووە و پیرۆزبایی یادی دامەزراندنی یەکێتیەکەوە بینیشتان لە ژنان لە کچان لە گەنجان لە مامۆستایانی ئایدین لە پێکاتەکان لە کۆمەڵایەتی لە پێشمەگەی دێرین و لە هەموو سەردەم چین و توێژەکان بەشداری ئەم پرۆسە و ئەم یادکردنەوەیان کردو ئەمە سەر ڕایەوەی کە ئێمە ماوەی زیاتر بۆ 10 ڕۆژێکە بێ هەفتەیادی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە هەفتەیاد بوو بەڵام ناومان لە ناو هەفتەیادی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارەوەمان بوو گەڕانەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بازار لە شوێنە گشتیەکان کۆبنەوە لە سەردەم شوێنە گشتیەکان کرابوو کە یادی دامەزانی یەکێتی پیرۆز و بەرز ڕابگرین ئەمە جگەلەوەی لە مەجای وەرزشی و لە بەجاری دیکەی هوەری چەندی چالاکی دیکە ئەنجام درابوو و ئەم ڕۆژ بینیمان دوێنێ مەسەرەن لە سکرتارێتی سەرۆک مامجەلال کە ئەو هەواڵانەیە کە هاتبوون ئێوارەخوانێکیان بۆ پێشمەگەی دێرین و تێکۆشەرە دێرینەکان و کەمەندامان ساز کرد و بینیمان کە لێرە چ ژمارەیەکی زۆر لەو تێکۆشەرانە هاتبوون و بۆ ئێوارەخوانە بۆ ئەو کۆبنەوەیە بۆیە ئەمڕۆ جارێکی کە جەماوەری خۆڕاگری کەرکووک خۆڕزکانە کە هاتبوون بەشداری ئەم یادیان کردەوە کە هاتبوون جارێکیان ئێمە یان خستە ژێر بەرپرسیارەتێکی دیکەوە کە دەبێت ئەوەی لە داهاتوو لە ڕابردوو سەرۆک مامجەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی دەبێت لە مەودا زیاتر درێژەی پێ بدەین و هەوڵ بدەین چی پێویست بکات لە پێناوە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کەرکووک و دەوروبەری دیارە بەڵێ بە خۆتان ئەزانن کۆمەڵێک زروفی وەزعی نەخوازراو لە کەرکووکەیە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی دەسەڵاتی سەربازی و لە ڕووی کۆمەڵێشتەوە بەڵام ئەمانە هەموو شتی کاتیە و تێدەپەڕێ و من پێم وایە ئەمانەمان لەگەر باڤڵ و لەگەر لە کارژێری باسمان کردووە و بەشێک لەو ڕێکەوتنە سیاسییان یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێکەێنانی ئەم حکوومەتە ئەویش کۆمەڵە کێشەوەی ناوچە جێناکۆکەکان و بە کەرکووک و سەردەم ناوچە جێناکۆکەکان چاوەڕوانی ئەو هەنگاوانەی بەدڵنیاییەوە دەبێت ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چ فراکسیۆنەکەمان چه هەواڵانمان لە بەغدا چ ئەو وەفدانەیە کە کاک باڤڵ کە بەخۆی بەشێکی زۆر سەردانی کردووە بۆ بەغدا و هەمیشە ئەوەی پەیوەندی بە کەرکووکوانەوە پێم وایە چاوەڕێ هەندێک هەنگاوی باشین و لەم ماوانە نەتیجەی شەبێ باشە هەر حیزبێک کە لە سەرەتاکانی دروستبوونیەوە وەکو بریسکەیەک وەکو بڵێ سەیە کە دادەمەزرێت
دواتر هەنگاو بهەنا قۆناغ بە قۆناغی ئەو مێژووە سیاسی و خەباتی کە دروست دەبێت گۆڕانکاری سەردەمەکان خۆی دەگونجێنێ. باسی مێژوویەکی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کرد کاک ئاسۆ، پێم خۆشە باس لە ئێستا و لە داهاتوو بکەین کە خاڵەکانی ئێستا هەنگاوەکانی ئێستا کاریگەریان بۆ سەر ئامانجەکانی داهاتووش دەبێت. لە ئێستا ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێو مەیدانی سیاسیەکە، لە نێو هەلومەرجە سیاسیەکەی هەم کوردستان هەم عێراق چۆن دەبینرێت و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا چۆن ئەو خەباتی کە لە ڕابردوو لە شاخ دەیکرد ئێستا خەباتەکەی چۆن درێژە پێدەدات و ئامانجی چییە؟ دیارە بە خۆتانە ماوانەی ڕابردوش بینیتان وەکو من ئاماژەم پێدا لە پێکێنانی ینی تەنانەت ڕۆڵی هەموو لایەنەکان ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەفدی یەکێتی و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیان بەرز نرخان کە لە پێنەکێنانی ئەم حکومەتەوانە و لەوانەیە زۆر کێشە و گیرگرفت کە دێتە پێشەوە هەموو لایەنەکان باز لە ڕۆڵی یەکێتی چ لە ئاسی دەولیە چ لە ئاسی عێراق چ لە ئاسی ناوخۆی هەرێمی کوردستان. بۆیە هیچ پرۆسەیەک هیچ هەنگاوێک بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە ناچێت. بەڵێ ئێمە پێویستمان بە تەباوی یەکڕێزی هەیە، پێویستمان بە برایەتی هەیە، پێویستمان بەوەی ڕێزەکانمان یەک بخەین و یەکێتی لەو پێناوەدا ڕەن بێ زۆردا لە ڕووی حیزبایەتی و قوربانی حیزبیشی داوە بە دڵنیاییەوە ئێستا شەر کاتێک پێویست بکات یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەنگاوانە دەناو و هەمیشە لە هەوڵی ڕێگرێزی و تەبایی کوردستان و حیزبە سیاسەکانی کوردستان هەیە. ئەمە لایەنی کوردستانی، بەڵام بە دڵنیاییشەوە لە لایەنی عێراقیش هەمومان نەزانین کە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ هەنگاوێک بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراقی چکە دەزانن پێگەی سەرۆک مامجەلال، حیزبەکەی سەرۆک مامجەلال و هەنگاوەکانی ڕێبازەکەی سەرۆک مامجەلال چ ڕۆلێکی گرنگی هەبووە. بۆیە بن پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە پەیوەندی دیبلۆماسی، پەیوەندی بە عەلاقاتی دەولیان عێراقی یان ناوخۆییشەوە هەیە و تەنانەت لەگەر حیزبە کوردستانیەکان هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڵوگۆڕی ڕاو و بیر و بۆچوونەکان کراوە. هەمیشە هەر هەنگاوێکمان نابێت بە ڕاوێژ و بەوە بووە کە پێمان خۆش بووە کە بەبێ حیزبە کوردستانیەکانیان بەبێ لایەنەکانی دیکە هیچ هەنگاوێک نەنین کە ئەمە نیشانەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی بە پێکۆژیان و بە یەکڕێزی هەیە. باشە، یعنی هەم یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی سەرکردایەتیش وەکو سەرۆک یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی باس لە یاخود ڕێگە چارەیەک دەکەن بۆ چارەسەری کێشەکان، ئەویش گفتوگۆکردنە. یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند توانێتی لە ڕێگەی گفتوگۆکردنەوە هەم حیزبەکان لە هەرێم ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقیش لێک نزیک بکاتەوە و خۆشی لەوان نزیک بکاتەوە. لە ماوانەی ڕابردوو بیدیتان چەندین کۆبنەوە ڕێکخرا لەسەر لە بەغداش لەسەر داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. چەندین کۆبنەوەی دیکەش لە کوردستانیش لە ماوانەی ڕابردوو لە دوکان لە زۆر شوێنی دیگە کۆبنەوەی حیزبە کوردستانیەکانە بووە. هەمیشە یەکێتی باوەڕی بەوە هەبووە کە بە یەکەوە هەنگاوەکانمان بنێن و بە یەکەوە ڕاوێژ بکەین و بە یەکەوە بینوانە. بۆیە من جارێککە تاکی دەکەمەوە ئێمە باوەڕمان بە گفتوگۆیە، باوەڕمان بە دانیشتن هەیە و هیچ وەختێک هیچ لایەنێکمان زەرب نەکردووە، بەڵام هیچ لایەن و هیچ هێزێکی ناتوانێت ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کەم بکاتەوە یان تەهمیشی بکاوانە. بۆیە گرینگە ئەمە دەبێ واقعیانە تەمەشای هەنگاوەکان بکەین بە عەقلێتی شەراکەت، بە عەقلێتی پێکۆژیان، بە عەقلێتی گفتوگۆ، بە عەقلێتی ئەو هەر هەنگاوێک کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ، لە پێرژەوەندی میلەتەکەمەوە معنایەوە نییە من کە شتێک بە دڵی من نەبوو ئەمە لە بەرژەوەندی کوردانیە، ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیە. بەڵێ ئێمە لەو پێناوەدا ڕەمێ بە خۆتان بزانن زۆردا تەسحیاتی حیزبیشمان داوە ڕەمێ گلەیی و تێبینیش هەبوو بێ، بەڵام باوەڕمان بەوە هەبووە کە بەیەکەوە بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکەین. باشە کاک ئاسۆ، هەڵدەدەمەوە بکەمە دوا پرسیار سەبارەت بە ئامانجی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بۆ حیزبەکەی و هەم بۆ هاوڵاتیان و بۆ لایەنگرانی خۆی چی دەبێت. بە بەردەوامی یەکێتی دەڵێت و باڤڵ جەلال تاڵبانی ژۆک و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان
باز لەوە دەکا کە ئەوان جیاوازی ناکەن لەسەر ئەوەی کە لەسەر چه حیزبێکە کەسێک یا هاوڵاتێکی شاری سلێمانی یاخود پارێزگاکانی دیکە بە یەک چاو بە یەک ئاست کار بۆ تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن. بە کورتی ئەمەوێ بزانم داهاتوو لە داهاتوو دایکێتی نیشتیمانی کوردستان چاوی لە چه ئامانجێکە هەم بۆ لایەنگرانی هەم بۆ هەرێمی کوردستان. دیارە بە خۆتدانی ئەمە ئەم ماوانە بە حکمی ئەو لە دوای هەنگاوەکانی دروستکردنی حکوومەتی عێراق و ئەو کێشانەی لە عێراق هەبوو کە ماوەیەکی زۆر بۆ حکوومەت دانە دەمەزرا کۆمەڵە کێشەی دیکە لە هەرێمی کوردستان هەبوو ڕەن بێ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی سەرقاڵی ئەو کێشانە بۆیان ئەو هەنگاوانە بۆ ڕەن بێ نەفرێ فریا ئەوە نەکەوت بێ هەرچەند زۆر شتی دیکەش کەوتووە بەڵام نەتوانراوەکو بێت ئەوەی پەیوەندی بە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە ئێمە بەرنامەی ئاشبوونەوەی گشتیمان هەیە بەرنامەمان هەیە بەیەکەوە لە هەر شوێنێک لە هەر جێگایە کە پێویست بکە ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان سۆزانی یەکێتی تێکۆشەری دێرین ئەوانەی خاوەنی ئەم یەکێتیانە ئەگەر لە هەر تێبینی و گلەیەکیان هەبێ هەوڵ بدا ئاشتیان بکاتەوە و ئەوەی لە توانایدا هەبێ خزمەتیان بکە بە تیمێکی تازە بە نەفەسێکی تازەوە کە لە سەردەمیانە بگونجێ و لە ئەوە پەیوەندی بە ئەوەی کە پەیوەندی بە ناو خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە لەمە دوایانی لە کۆبنەوەکانی کارژێر لە مەکتەبی سیاسی باسمان کردووە دەبێ ئەو گەڕانکاریانەی پێویست کا بۆ ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی هەندێک کار کراوە هەنگاوی زیاتر و باشتر بنێن بۆەوەی بتوانین یەکێتیش لە سەردەمیانە و ئەو گۆڕانکاریە گۆڕانکاریەکی واقعیانە بێت بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە گەنجان بە ژنان بە چین و توێژەکان بداوانە بەنسبەت بە ناو خۆی کوردستانیشەوە بە دڵنیاییەوە ئێمە دیسان ڕۆژێ لە ڕۆژان فەرقی ئەومان نەکردووە جیاوازی لەگەر دهۆک لە زاخۆ لەگەر سلێمانیان لەگە گەرمیان وانە ڕەن بێ لە ڕووی ئیداریەوە لە ڕووی وەکو پێویست نەمانتوانیمە بەڵام پێمان خۆش بووە یەکێتی نیشتیمانی کوردستان دیفاعی لە سەردەم سنووری کوردستان و بە ناوچە جێناکۆکەکانیشەوە کردووە دڵنیا خەڵکی کوردستانەکەینەوە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ زۆرە جیاوازیەک ناکات بەڵام بەخۆدا نەزانن داری وایە واقعی سلێمانی دەسەڵاتی ئیداری لە سلێمانی ڕەنبێ جیاوازی هەبێت لەگەر دهۆک لەگەر شوێنێکی دیکە بۆیە ئەمە ڕەنبێ داری وایە ئەو نۆگەرانە بەڵام هیچ لە چۆمان بێ لە هەر شوێنێکی دیکەی کوردستان بێ یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و لەگەر حیزب و لایەنە سیاسیەکان بەیەکەوە هەنگاوانەی بۆی ئەو کێشە و گیر و گرفتیانەی کە هەیە چارەسەری بکەین و واقعیانە بێت مەرجی هەموو شتێک بەدڵی من بێیان بەدڵی لایە دیکە بێ گرنگەوەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت. باشە دوا پرسیارم لێ کردی کاگاسۆ گەر بکرێ بە کورتی ئەم پرسیارت بۆی لە یادم نەچێ ئێستادا پەیوەندی دیبلۆماسیەکان لەسەر راستی نەوڵەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگە وڵاتانی دیکەیە چۆنە؟ من تاکیدم لەسەرەوە کردەوە کۆمەڵێک سەفارەت و قونسڵیات و ئەوانە کە لەم ماوانەی پێشوو سەردانی سلێمانی و سەردانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردووە و ئەمڕۆژ لە شاری هەولێر ڕەنبێ مەراسیمێک بەڵێ مەراسیمێک هەیە بۆ یادی دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی قونسڵیات و لایەنە بیانیەکان بەشداری ئەم مەراسیماکەن و من هەر لەم ڕۆژانەی پێشوو کۆمەڵێک سەفیری وڵاتان چ لە ئاسی عەرەبی چ لە ئاسی ئەوروپی داوایان کردووە لە مانگی شەشە لە سەردانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و سەردانی سلێمانی بکەن بەڵێ من پێم وایە هەنگاوەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئەوەی دەڕات کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی دنیا و لە ئاستی عێراق و لە ئاستی ناوچەکەش پەیوەندیەکانی زۆر بەهێزتر و باشتر بکات. بەڵێ بەڕێز ئەسۆمەمەند کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونیت.